سڵاوتان لەبێت ئازیزان خەڵکی کوردستان ئەی ئەوانەی کە ویژدانتان زیندووە هەمومان دەزانێنیان هەمووتان دەزانین ماوەی 2 ساڵە شێروانی و هاوڕێکانی و زیندانانی بادینان بەناحەق لەسەر قوت و لەسەر ژیانی خەڵکی کوردستان و لەسەر ئازادی لە زیندانن. وەک هەمووتان دەزانن 2 ساڵ لەمەوبار بە بڕیارێکی پێشوەختەی مەسرور بارزانی کە پێش دادگا کەوت دواتر لە دادگایەکی عادیلانە قسەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکومات تەزدیق کرا شێروانی و هاوڕێکانی و زیندانانی بادینان حکومدران. ئەوەی کە ئێستاکە ئێمە نیگەران دەکات سەرەرە ئەوەی کە لە دادگایەکی نەعادیلانە ئەم برادرانە و ئەم کەسوکارانەی ئێمە حکومدران لەگەڵ ئەوەیدا کە حکومەکەیان تەواو کردووە ئازاد ناکرێن. بەم هۆیەشەوە ماوەی 20 ڕۆژە هاوڕێیانمان لە زیندان مانیان گرتووە لە خواردن و خواردنەوە کە 10 ڕۆژی دەکەوێتە مانجی ڕابرد و مانجی تەمووز و 10 ڕۆژیشی لە ناو مانجی ئابا. هەمومان دەزانین کە ئەم 2 مانگا گەرمترین وەرزەکانی ساڵە لە هەرێمی کوردستان. بەم هۆیەشەوە هاوڕێیانمان زۆربەیان گورچیلەکانیان خەریکە دەوەستێت و خەریکە بینایی چاوەکانیان لەدەست دەدات. ئەوەی کە من دەڵێم دوا پەیامی زیندانیانە کە دەڵێن تا هەفتەیەکی تر تەرمەکانمان لە زیندان ببەنە دەرەوە. واتە ئەمە دوا پەیامی زیندانیانە ئەگەر فریایان نەکەوین ئەگەر تا چەند ڕۆژی داهاتوو ئازاد نەکرێن ئەوە زۆربیان گورچیلەکانیان دەوەسێت و بینایی لەدەست دەدەن و گیان لەدەست دەدەن. لە ئەگەری ئەوەی کە هاوڕێیانمان لە زینداندا شەهید بوون ئەو کاتە ئێمە چالاکیەکانمان دەگوازینەوە بە جۆرێکی تر چالاکی ئەنجام دەدەین و ئەو کاتە هەر شتێک ڕوویدا هەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا ئەم دەسەڵاتە لی بەرپرسیارە. و لێرەوەش داوا لە حیزب ویلایەتە سیاسیەکان دەکەم داوا لە حیزب ویلایەتە سیاسیەکان دەکەین بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە 2 حیزبی سەرەکی و بەشدارن لەم کابینەیە هەڵوێستی جددیتر بنوێنن و داوا دەکەین لە حیزبە ئیسلامیەکان هەڵوێستی جددیتر بنوێنن و داوا دەکەین لە مامۆستانی ئاینی بەیانی نادوو بەیانی لە ڕۆژی هەینی وتارەکانیان تایبەتکەن بەم زیندانیانەی بادینان چونکە دوجار ئەوان لە پێناو ئازادی لە پێناو قوتی خەڵکی کوردستان لە پێناو چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتی لە زیندانن نەوەکو لە پێناو داواکانی خۆیان. من ئەم جارەش دێڵێمەوە دوا پەیامی زیندانیان ئەوەیە ئەگەر تا چەند ڕۆژی داهاتوو فریایان نەکەون و ئازاد نەکرێن ئەوە دەبێت تەرمەکانیان لە زیندان بێتە دەرەوە و ئەو کاتەش ئێمە لە شەهیدبوونی هاوڕێکانمان خۆش نابین و هیوای ئازادی بۆ هاوڕێیانمان. بەڕێزان کە کارزان فازڵ بە نوێنەراتی بەشێک لە پارێزەرانی سلێمانی وتەیەکی هەیە باش فەرمێن. بەڕێزان بە ناوی ژمارەیەک لە پارێزەرانی شاری سلێمانی و دیارە ئێمە لە سەرەتای ئەم کێشەیەوە لە ساڵی 2020ەوە بە دواداچوونی یاساییمان کردو لەگەڵ هاوڕێیانی پارێزەرمان لە دووهۆک و لە شاری هەولێری خۆشەویست بۆ چۆنێتی گەیشتن بە دادپەروەری لەم دۆسێدا. ئێمە لە کاتی خۆیدا ژمارەیەکی زۆر لە پێشەرکاریمان دیاری کرد لە ڕووی یاساییەوە کە لەو دۆسەیەدا هەیە و دوجار پاژەوەی کە بڕیاری دادگا دەرچوو بە هەمان شێوە لەگەڵ هاوڕێکانمانە لە پارێزەرانی کەیسی بادینان و شیراتزێ ئەو دۆسەیە تەمیز کرایەوە و جارێکی تر چاوەڕێمان کرد دادگای تەمیز بە هەمان شێوە بڕیارێکی وەکوڵێ دۆسیەکە بێنێتەوە ڕێچکە یاسایەکەی خۆی و بە بڕیارێکی دادپەروەرانە دەرکا. بەڵام ئەوە بوو دوجار سەرۆکی هەرێم بە خۆشحاڵیەوە هەرچەنە زۆر بەدڵی ئێمە و ئازادی خوازان نەبوو بەوەی کە بڕیاریدا بە شمولکردنی چەند کەیسێک لەو بەڕێزانە بە دابەزانی نیسبەی لە 150 بۆ لە 160 سزاکەیان. ئەوەی ئێستا گرفتە بەڕێزان و ئەم هاوڕێیانەمان لە ناو زیندانەکانە کەمانیان لەسەر گرتووە و حەزەکەم لا ئێوە ڕوون بێ ئێمە بەپێی یاسای ژمارە 23 ساڵی 1970 بە یاسای بنەما دادگەری سزاییەکان باز لەوە ئەکا بەڕێزان کە کۆمەڵێک تاوان هەیە پێویستی بەوەیە کە بە ئازادبوونی تیا بە مەرج ئەمە بۆ هەموو کەسێکە و تەنها چەند ئیسtisnایەکی تیا بەپێی بڕگەی مادەی 330 بڕگەی دالی. قسەکە لەسەر ئەوەیە بەڕێزان ئەوەی کە لە پێش جەژنەوە هاوڕێیانی پارێزەر لە دۆسیەکە لەسەر خەتن لەگەڵ دەستی سەربەخۆی مافی مرۆڤ لەگەڵ داواکاری گشتی سەرۆکایەتی داواکاری گشتی لەگەڵ ئەنجومەنی دادوەری بۆ ئەوەی ئەم کەیسە
شمول ئەم کەیسانە شمول بن بە ئیفرازی شەڵتی ئەمە بەڕاستی یعنی وەکۆڵێ ئاخر شتە کە ئیتر ئەمە حەقی خۆیانە ئەبێ وەریگرن بەڵام بەداخەوە تام دەقی ئێمە قسەی لێ ئەەکەین ئەم کەیسانە هەر ئەهێنرێ و ئەبرێ و پێش جەژن وتیان شمول ئەکرێ دوای جەژن ئەو بۆ هەمومان بینیمان بەداخەوە وتیان کەیسەکان شمول ناکرێ و ئێستاش دوای مانگرتنی هاوڕێیانمان لە ناو زیندانەکانە جارێکی تر باز لەوە ئەکرێتەوە دۆسیەکانیان شرۆ بە بکرێتەوە و چوزانم جارێکی تر بەرز بکرێتەوە بۆ داواکاری گشتی بۆیە ئێمە لەسەر داواکاری هاوڕێیانی پارێزەرمان بۆ بە دەوەچوونی ئەو کەیسانە داوا لە هەمولانە بەرپرسەکانەکەین داوا لەلانە پەیوەنددارەکانەکەین لە داواکاری گشتی لە ئەنجومەنی دادوەری لە چاکسازی کۆمەڵایەتی یعنی ئەڵپیان ئەڵێین ژیان ومانی ئەم کەسانە بەڕاستی لە ئەستۆی ئێوەیە و داواتان لێ یەکەین با دادپەروەری لەم دۆسیانە سەر بگرێ با یاسا سەروەر بێ